بەردومانەکانی تورکیا بەتایبەت لە سنووری خەزای شارباژێر بەهۆی جموجوڵەکانی پەکەکە لەو سنوورانە خەریکە لە حاڵەتەوە دەبێتە دیاردا. جموجوڵەکانی پەکەکە لە سلێمانی بە جۆرێک زیادی کردووە کە چالاکی جۆرا و جۆریش لە ناو سەنتەری سلێمانی ئەنجام دەدەن کە ئەمەش بۆ هاوڵاتیانی سلێمانی لە چەند بوارێکەوە مەترسی گەورەی هەیە وەک چاودێران دەڵێن. بە دەرەجەی یەکەم کێ حاکمە لەم دەڤەرەی ئێمە ئەبێ ئەو بیر لە خەڵک و سەقامگیری ئەمنی و سیاسی و ئابووری منتیقەکەی خۆی بکاتەوە. اینجا بەڕاستی لایانی پەیوەندیدار کە پەکەکە و دەوڵەتی تورکیایە و بەبێ بەڕاستی بەسەراحەتەن بەو دوو لایەنەش بوترێ کە ئێمە وەکو هەرێمی کوردستان یعنی سەقامگیری ناوچەکەمان نەبێ بەڵام هێڵی سوور بێ. تێکدان و ئاڵۆزبوونی دۆخی ئابووری هیچی کەمتر نییە لە ئاڵۆزبوونی دۆخی سیاسی. هەر بەهۆی چالاکیەکانی پەکەکەوە لە مانگی 4 ئەم ساڵەوە ئاسمانی تورکیا بەڕووی فڕۆکەخانی سلێمانی داخراوە و بڕیارەکەش تا کۆتایی ئەم ساڵ بەردەوام دەبێت کە زەرەرمەندی یەکەمیش لەم بڕیارە خودی سلێمانی و هاوڵاتیەکانیەتی. ئێمە بەعام لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی پارێزگایەکی منتیج نین، یعنی بەرهەمهێنەر نین. توانم بڵێم 90% کاڵاکانی ئێرانین یا تورکین. بۆیە یعنی مامەڵەکارێکی زۆر هەن لە سنووری پارێزگای سلێمانیان بڵێم تاجر و بزنسمانێکی زۆر هەن لەگەڵ تورکیا مامەڵاکەن. هەر لە جلوبەرگەکانمانەوە لە پێڵاوە لە هەموو شتومەچێک و ئەوە هەموو چن لە تورکیا ئەم شتومەکانە هێنن. جا ئەمە چۆن مامەڵەیان لەگەڵا ئەکرێت و زەرەر و زیانەکانی ئافاقەکانی بەرەو شۆ ئەڕات ئەم هێرشانە ئاڵۆستریەکە. زیادبوونی چالاکیەکانی پەکەکە لە سنووری پارێزگای سلێمانی و جموجوڵیان بۆ قوڵایی ناوچەکانی ژێر دەسەڵاتی هێزە ئەمنیەکان و نزیکبوونەوەیان لە هاوڵاتیان زیانی بە دۆخی ئەمنی و سیاسی و ئابووری ئەو سنوورانە گەیاندووە. دیارترین نیشان داخستنی گەشتەکانی نێوان سلێمانی تورکیایە. هاوشین جەمال، کوردستان 24، سلێمانی.